خۆشەویستان وەکو ئاماژەم پێکرد تەوەری یەکەمی بەیانی باش کوردستان تایبەت کراوە بە گۆڕانی دۆخی کەشوهەوا و ئەم گەرمایی کە ڕوو لە ناوچەکە کردو و هەروەها کەمی بارانبارین بە تایبەتی لەم ساڵدا. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە ئوسامە ئەشرەف پسپۆری کەشوهەوا ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. کاک ئوسامە سڵاوت لێبێ و بەیانیت باش. دەستپێک دەپرسم هۆکاری ئەم گەرما پێشوەختەی ئەم ساڵ چییە؟ بەیانی ئێوە سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێزی کەناڵی NRTش باش. بێگومان گۆی زەوی بەگشتی لە گۆڕانکاریەکی گەورەیە. ئەم گۆڕانکاریە کەشوهەوایە کۆمەڵێک دەرەنجامی بەدوای خۆیدا هێناوە کە لەم چوارچێژدا هەرێمی کوردستان و یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی گرتوێتەوە کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە ناوچەکە بەشێکی پێوەستە بە ئەو کار و چالاکیانی کەوا مرۆڤ لەسەر ڕووی زەوی ئەنجامی ئەداکەوە ئەبێتەوەی ئەوەی کەوا کۆمەڵێک گۆڕانکاری دروست بێ کە دیارترینیان گۆڕانکاری کەشوهەوایە لەوانە کەمبوونەوەی بڕی بارانبارین یاخود دابەشنەبوونی باران بەسەر وەرزەکانی ساڵ بە شێوەی یەکسان یاخود نیمچە یەکسان و دواتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەروەها زۆربوونی دیاردەی خۆڵ و تۆز یاخود خۆڵبارین لە ناوچەکەیە کە هەمی پێوەستە بە ئەو کار و چالاکیانەیەکەوە مرۆڤ لەسەر ڕووی زەویە ئەنجامیداکەوە سیستەمی ژینگە تێک ئەدا کە سیستەمی ژینگەش تێکش و ئەو کاتە گۆڕانکاری بەدوای خۆی داهێنێ کە کاریگەریە بێت لەسەر سروشت هەم لەسەر مرۆڤ و کار و چالاکی ئەوەی کە بەهارە بەڵام گەرمایەکی بەتین هەیە وەکوڵی بە کوردی خۆمانەڵی لە چلەی هاوینان هۆکارەکە ئێمە بۆچی ئایا شەپۆلێک و دواتر نامێنێت یاخود بەردەوام دەبێت؟ یەکێک لە تایبەتمەندیەکانی وەرزی بەهار بریتە لە گۆڕانکاری خێرا و لە ناکاوی ڕەگەزەکانی ئاوهەوا بۆیە ئەکرێ لە وەرزی بەهارا هەم بەفر ببارێ باران ببارێەوەها پلەکانی گەرما بەرز ببنەوە خێرایی باز زیاد بکە لە میانی یەک دوو ڕۆژ ڕایخ و چەند ڕۆژێکە هەموو ئەم ڕەگەز ئاوهەواییانە بەرجەستە ببن لە هەر ناوچەیەکی جوگرافی یاخود لە هەر هەرێمێکدا بەپێی ئەو وێنە ئەو داتاوزانیارانە کە خراوەتە ڕوو دوێنێ لە ئەلبەت ساڵی پێشوو لە چەند شوێنێکی هەرێمی کوردستانە بەفر باریوە باران باریوە بەڵام ئەوە لە ئەم ساڵەوە ساڵی 2020 بۆ 21 ماوەی چەند ڕۆژێکە هیچ بارانگەل ناوچەکەیە نەباریوە کە سوودێکی ئەو توێ هەبێ بۆ بەربوومی کشتتوکاڵی یاخود بۆ ڕووپۆشی ڕۆکی یاخود بۆ ئاوی سەرزەوی یاخود ئاوی ژەرزەوی بەدەر لەوەی کە گۆڕانکاری کەشوهەوایەکان بۆ بە واقعەیە لە ناوچەکەیە بەرزی زستان لە یاخود بە بەرچاو بە ساڵانی تر ماوەکەی کەمتر بوو زووتر گەرما ڕوو لە ناوچەکان کرد زووتر بارانبارین وەستا و کەم بۆیەوە دیسانەوە هۆکاری ئەمەش گۆڕانی کەشوهەوا یاخود گۆڕانی کاتی وەرزەکانە پەیوەندی بە چی شتێکەوە هەیە؟ بەڵێ ئەو کار و چالاکیانەی کە مرۆڤ لە سەر ڕووی زەویە لە سەر گۆی زەویە ئەنجامیەدا یەکێک لە گۆڕانکاری زۆر گەورەکان بێتە لە گۆڕانکاری لە پشتێنەی پەستان ئەلبەتە زۆر جار بەشێک لە هاوڵاتیان وا گوێبیستە بنکەوە پەستانی سەر ڕووی زەوی گۆڕانکارێکی ئەو توێ بەسەرایەت نا لەبەر ئەوەی ڕەگەز ئاوهەوایەکان بەتایبەتی باران بە ئەمانە پێوەستە بە چینە بەرزەکانەوە کاتێکە لە چینە بەرزەکانە گۆڕانکاری لە پەستان ڕوەدا وای لێت ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو ناوچەیە زۆرترین نزمە پاڵە پستۆ زۆرترین بارستە هەوا و تۆپەڵە هەوا ڕووی تێ بگای یاخود دەبێتە هۆی ئەوەی کەوا کەمترین نزمە پاڵە پستە و بارستە هەوای شێدار ڕووی تێ بگەواتە کە گۆڕانکاری لە پشتێنی پەستانە ڕۆدا بێگومان گۆڕانکاری لە ئاراستە و ژمارە و ماوەی مانەوە واتە قوڵی و هەموو تایبەتمەندی نزمە پاڵەپەستۆکان و بارستە هەوایەکانە ڕوئەدا بێگومانە مەشە بێت هۆی ئەوەی کەوا شوێنی وەرزەکان ئەلبەت لە ڕووی تایبەتمەندیەوە چۆن ئێمە ئێستا لە وەرزی بەهارداین بەڵام بەشێکی زۆری تایبەتمەندیەکانی زیاتر نزیکە لە وەرزی هاوینەوە بۆیە ئەمەشە بێت هۆی ئەوە کەوا تایبەتمەندی وەرزەکان گۆڕانکاری تیا دروست پێشبینیەکرێت کۆتایەکانی وەرزی هاوین تۆزەماوەدا بەهارە وەرزێکی گەرمە کەشێکی فێنکتر یاخود کەشوهەوایەکی بامناوند دیارە پێشبینیکردنی ڕەگەزەکانی کەشوهەوا کاتێک لە
هەفتەیەک دە ڕۆژیان ئەگەر زیاتر ببێ ئەوە زانیاریەکانی ڕاست و دروست نابن بە تایبەتی لە وەرزی بەهاردا کە گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی ڕوەدەن بۆیە ناتوانین پێشبینی ماوەیەکی دوور بگەین هەرچەند ئینشاءڵڵا ئەگەری هەیە لە 26 و 27 و 28 مانگ بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان نمە بارانێک بیگرێتەوە هەروەها پلەکانی گەرماڕوو لە نزمبوونەوە بکەن بەڵام بەهۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان و ناوچەکە ئەم ساڵ کەمترین بڕی بارانبارینی هەبووە بەوەش ڕووپۆشی ڕۆکی لە هەرێمی کوردستانە بەرەو کۆتایی ڕۆشتووە کە ڕووپۆشی ڕۆکی لاواز بوو ئەبێت یەکێکە بێت لە هۆکارانەی کە پلەکانی گەرما بەرزەوە ساڵی ئەم ساڵ ڕووی لە ساڵانی پێشترا لەم کاتەیە هەرێمی کوردستان ئاساییە بۆ نمونە هەر ناوچەیەک ماوەی جارێک وشکە ساڵی تێدا ڕوو بدات یاخود ئەمەش دیسانەوە پەیوەندی بەو گۆڕانی کەشوهەوایەوە هەیە کە تۆ ئاماژەت پێکرد بۆی چالەکیەکانی مرۆڤەوەیە. ئەکرێ هەر ناوچەیەکی سەر ڕووی زەوی هەر پارچەیەک لە سەر ئەم ڕووی زەویە هەر هەرێمێکی جوگرافی هەر ناوچەیەک ڕوبەڕووی چەند ساڵ جارێک ڕوبەڕووی کەمبوونەوەی بەڕی بارانبارین ببێتەوە شتێکی زۆر ئاساییە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاوهۆیە بێتێ لە هەڵبەز و دابەزواتە گۆڕانکاری کەم و زیاد لە ڕەگەزە ئاوهۆیەکان لە ڕەگەزە گەشوهۆیەکان ئاڕوەدا بەڵام کاتێک گرفت و کارەساتە کە پلان نەبێ بۆ خۆ گونجاندن لەگەڵە یاخود گرفت و کارەساتەکە کاتێک قورستر و قوڵترە بێتەوە کە بۆ ماوەی چەند ساڵێک بەردەوامبوونی هەبێ ئەو کاتە دەرەنجامەکانی قورستر و کاریگەرترە بن بە جۆرێک بە تەواوی سیستەمی ژینگە و سیستەمی سروشت و ژیانی ناوچەکە گۆڕانکاری بەسەرایەت بەڵام ئەگەر بێت تەنها لەم ساڵدا بێ لە ساڵانی داهاتووە بڕی باران ڕوو لە زیادبوون بکات پلەکانی گەرمان ڕوو لە نزمبوونەوە بکەن بێگومان کاریگەریەکەی تەنها بۆ ئەم ساڵ و بۆ کاتێکی دیاری کراوە بێت. باشە مامۆستا ئەم ساڵ ساڵی پاری جیاواز لە ساڵانی تر هەواڵێکی نامۆ بڵاو بووێ و واتە دیاردێکی سروشتر ودا کە لە بیابانی ناوچە عەرەبیەکان بەفر دەباری لەگەڵ ئەوەشدا لای خۆمان بەفربارین کەم بوو بارانبارین کەم بوو ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کە ناوچەیەک لە کاتێکدا هەموو کاتێک پلەیەکی گەرمای بەرزی هەبووە لەم دوو ساڵەدا بەفری تێدا باریوە و لای خۆمان بەپێچەوانەوە. بەڵێ بێگومان ئەمە بەشێک لە گۆڕانکاریە ئاوهۆیەکان کە ئەو ناوچەیە تا چەند لە ڕووی پلەکانی گەرماوە ئەو ناوچێت تا چەند تایبەتمەندیە کەشوهۆیەکانی لەبارە بۆ ئەوەی کەەوە بۆ نمونە لە دەریای ناوەڕاستەوە لە باکوورەوە لە زەریای ئەتڵسیەوە لە ڕووبەرە ئاویەکانی دەوروبەرەوە نزمە پاڵەپەستەوە یاخود تۆپەڵە هەوایان بە مانایەکی گشتگیرتر هەوای شێدار ڕوو لەو ناوچەیە بکە ئەمە لە لایەک لایەکی دیگەوە تا چەند ناوچەکە مؤهل و گونجاوە بۆ ئەوەی کە بێتە هۆی دابارینی باران یاخود بەفر بۆیە شتێکی زۆر زۆر ئاساییە و زانستیە کە لە ناوچانە باران و بەفر ببارێ واتە یەکێک لە تایبەتمەندیەکانی گۆڕانکاری ئاوهۆیەکان هەندێک جار ئەوەیەکەوە هەندێک ناوچەمان هەیە وشکن بەرە وشکتربوون نەچن هەندێک ناوچەمان هەیە شێدارە بەرەو شێداربوون نەچن بە پێچوانە هەندێک ناوچەمان هەیە وشکە بەرەو شێداربوون نەچێ شێدار هەیە بەرەو وشک بوون نەچێ بۆیە ئەکرێ لە چەند ساڵی داهاتووە ئەم گۆڕانکارانە بەردەوام بێ ناوچەکە ناوچەی نیمچە دوورگەی عەرەبی یاخود ناوچە گەرمەکان بڕێکی زۆر باران و بەفرێن تێدا ببارێ یاخود بە پێچەوانەوە ئەکرێ دیسانەوە بەرەو سەردەمی وشکێتی بڕۆنەوە ئێمە ناتوانین لە پێشبینیکردنی کەشوهەوا و ئاوهۆیە بۆ ماوەیەکی زۆر دوور بڕیار بدەین. باش مامۆستا تۆڵی تۆ ناتوانین کە بۆ ماوەیەکی دوور درێژ بڕیار بدەین لە بەرامبەردا لە هەر لە ماوەی کۆتا توێژینەوەیکی ئەمریکیەوەی سەلماندۆ کە لە 20 ساڵی داهاتوودا وشکە ساڵی ڕوو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەمە چۆن گریمانی بۆ کراوە؟ بەشێکی ئەمە پێوەستە بە مامەڵەکردنی دەوڵەتان و ناوچەکە لەگەڵ دەرامەتی ئاوی سەرزەوی و ژێر زەویە بێگومان وەکو ئاماژەمان پێکرد گۆڕانکاری ئاوهۆیەکان بووە بە واقعەیەک ئینکاری ناکرێت تەنها ئەو ماوەتەوە کە ئێمەی مرۆڤ چۆن مامەڵەی لەگەڵەکەین یاخود چۆن خۆمان ئەگونجێنین لەگەڵ گۆڕانکاریە ئاوهۆیەکانە ئێستا ئەگەر سێرێکی سروشتی هەرێمی کوردستان بکەی زۆر بەڕوونی
دەرەنجامەکانی ئەم ساڵ دەرەنجامەکانی کەمی بڕی دابارین نەخۆت کەمی بڕی باران بارین دەرەکەوێت ئەگەر دابشی بکەینەوێ بە چەند بەشێکەوە یەک لەوانە کاریگەری لەسەر بەرەبوومی کشت و کاڵێ بەتایبەت کشت و کاڵی زستانە دەبینین لە باشووری هەولێر ئیدارەی گەرمیان باشووری دهۆک بەشێکی پارێزگای مووسڵ کاریگەری زۆر نەرێنی و نێگەتیڤی دروست کردووە کە بەشێکی زۆری کشت و کاڵی زستانە بەدابەتی دانەوێڵا ڕوو لە فۆتان کردووە ڕۆها بەشێکی بیتە لە کاریگەری لەسەر ڕووپۆشی ڕۆکی کە لە ساڵانی ڕابردووە لە ئێستا لە بەرارێک وەکو ئەمڕۆیە بەشێکی زۆری هەرێمی کوردستان بریتی بوو لە ڕۆبەری سەوزایی بەڵام بەداخەوە لە ئێستاە گژوگیار و لە وشکی کردووە دەرەنجامێکی دیکە بریتە لە کاریگەری گۆڕانکاریەکان یاخود کاریگەری کەمی دابارین لەسەر ئاوی سەرزەوی وەک ئەبینین ئەوەش بەداخەوە کە بەشێکی زۆری کانی و کانیا و کارەز و سەرچاوەکانی هەرێمی کوردستان ڕووی لە کەمبوون کردو مەترسی وشکبوونی بەشێک لە باخ و باخاتەکان یاخود هەندێک زەوی کشت و کاڵی بەراومان هەیە ئەبێ بکرێ بە دەیمی مەترسێکی دیکە هەیە کە ئەمان تا ڕادەیەک درێژخایانترە بە بەراورد بە سێ مەترسیەکە دیکە باشە مامۆستا تۆ لە زۆرترینی قسەکانت ئاماژەت بەوە کردگام هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ چالاکیەکانی مرۆڤ لەسەر ڕووی زەوی بەڵام لە ساڵی پاردا کۆرۆنا ڕووی لە جیهان کرد و زۆرترین چالاکیەکانی مرۆڤ وەستا لە بەکارهێنانی ئۆتۆمبیلەوە بگرێت تا تەنانەت وەستانی کاری کارگەکان بە شوەیەکی گشتی کەرەنتینە بوو لێرەش چالاکی مرۆڤ کەمتر بووە لە بەرامبەردا ساڵی دوای ئەو واتە ئەم ساڵ وشکە ساڵی گۆڕانێکی کەشوهەوا ڕووی لە ناوچەکان کرد کە بەدی ئەکرێت هۆکارەکەیمە بۆ چیە گەڕێتەوە لە کاتێکا چالاکیەکانی مرۆڤ تا ڕادەیەکی زۆری شوەستا بوو بەڵێ گۆی زەوی لە ڕووی کەشوهوایەوە تەنان لە ڕووی ڕەگەزەکانی دیکەشەوە لە ڕووی سەررجەم تایبەتمەندیەکانەوە ڕوبەڕووی گۆڕانکارێکی حەشاڵ نەکردبێتەوە بۆیە ئەو لاوازبوون و سنوورداربوونی چالاکیە مرۆیەکان بەتابەت چالاکی پیشسازیەکان یاخۆ چالاکی هاتوچۆ و گواستنەوەی زەمینی و ئاسمانی لە ساڵی پارە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دەرەنجامەکانی زۆر سنووردار بوون و زیاتر کاریگەریەکانی ئەڕۆشتە چوارشێوەی دەرەنجامی ژینگەیەوە نەک کاریگەری دەرەنجامێک دروست بکە کەوا کاریگەری لەسەر گۆڕانکاری کەشوهای هەبێواتە گۆڕانکاری لە کەشوها لە بڕی بارانبارین لە دابارینی بەفر یاخود پلەی گەرمی خێرایی و ئاڕاستی بە ئەمانە دروست بکەنا بە پێچوانەوە تەنها کاریگەرەکەی ئەڕۆشتە سنووری ژینگەوە واتە لە ڕووی ژینگەوە تا ڕادەیەک یارمەتی هەوای زەویاوە کە خاوێن بێتەوە نەگەوەی کەوا گۆڕانکاریەکی زۆر چونکە مودەکەی زۆر کەم بوو زەوی ماندووە ئەگەر ئەو مودەیە یاخود ئەو ماوەی کە چالاکیەکانی مرۆڤ تا ڕادەیەکی زۆر وەستا پێشبینی دەکرێمە چارەسەرێک بێ بۆ وەستاندن و یاخود سنووردارکردنی گۆڕانکارەکانی کەشوهەوا لە ماوەی داهاتوودا بە چارەسەر دەبینرێت ئەم بابەتە چەندین ڕێکوتنامەی جیهانیمان هەیە چەندین کۆڕ و کۆنفرانس و توێژینەوەمان هەیە ئاماژە بەوەکەن کە پێویستە سنوورێک دابنێت بۆ چالاکی پیشتازیەکان بەڵام زۆر جار کۆمەڵی وڵاتمان هەیە پابند نابن پێوەی لە ئەنجام بۆ بەمەبەستی دوانەکەوتنیان لە جمجۆ و چالاکی و پێشکەوتنە زانستی و ئابوووریەکان بۆیە بێگومان ئەگەر چالاکیەکانی مرۆڤ سنووردار بکرێ ئەکرێ کۆمەڵک دەرەنجامی باشی هەبێ کە لە پێشینەترینیان بریتە لە تا ڕادەیەک نزمکردنەوەی پلەکانی گەرمای سەر ڕووی زەوی و بێگومان کە پلەکانی گەرماش هاوسەنگی وەرگرتەوە یاخود ڕووی لە دابەزین کرد ڕەگەزەکانی دیکەش بە دوایدا گۆڕانکاری تیا ڕوئەدا بۆی ئەکرێ چالاکیەکانی مرۆڤ کاتێک کاریگەری هەبێ کە زۆر سنووردار بکرێنە ڕۆها مودەکەشی بۆ ماوەیەکی زیاتر و درێژتر بێ ئەو کاتە دەرەنجامی هەبێت و بە سوودی کۆمەلگای مرۆڤاتی لەسەر گۆی زەوی ئاشکێتەوە. باشە مامۆستا زیادبوونی ژماری دانیشتوانی سەر ڕووی زەوی ئەمە دیسانەوە بۆ هۆکارێک دادەنێت بۆی دیسانەوە چالاکیەکان زیاتر بێت زۆرێک لە دار و درەختەکان ببردرێنەوە بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون ئەمە دووبارە کاریگەری دەبێت لەسەرەوەی پلەکانی گەرما گۆڕانکاریان بەسەردابێت هەروەها کەشوهەوایەکی پاک یاخود ئۆکسیجینێکی زۆر بۆ مرۆڤایەتی نەمێنێتەوە گۆڕانکاری بەسەردابێت. بێگومان گرفتی سەرەکی بریتە لە گرفت سەرەکی لەسەر گۆی زەویا بریتە لە زیادبوونی ژماری دانیشتوان چونکە ژماری دانیشتوان زیادە بە بێگومان پێداویستیەکانی زیادە بێت لە ئەنجامی دابینکردنی پێداویستیەکانی
بە شێوەیەکی نازانستی و ناتەندەروستانە مامەڵە لەگەڵ سروشت و لەگەڵ دەرامەتە سروشتیەکانەکە لە بڕینەوەی دارستانەکان لە بەکارهێنانی سامانی ئاو سەرچاوە ئاویەکان لە دەربڕینی کۆمەڵێک گاز و مادەی زیان بەخش بۆ ناو کەشوهەوا و بۆ ناو ژینگە بێگومان ئەمانە هەمووی دەرەنجامەکەی یاخود پلن هۆکارەکەی بریتە لە زۆربوونی دانیشتوان کە لە ئێستا لە بەشی لە کیشوەری ئەوروپا لە هەندێک لە وڵاتان دیکە سنوورێک دانراوە بۆ زۆربوونی ژمارە دانیشتوان هەندێک وڵاتمان هەیە کەوا گەشەی ژمارە دانیشتوانەکەی بەناقسەواتە ساڵانە لە باتەوەی زیاد بکە ژمارە دانیشتوانی کەمەکەواتە ژمارەی ڕێژەی مردنی زیاترە لە ڕێژەی لەدایک بوون ئەکرێ ئەمە ژۆکارێکی دیکە بێتەنانەت هەندێک ئەگەر نەڵێن توێژینەوە هەندێک لێدوان یاخود هەندێک نووسین لە ساڵی پێشوا هەبووکەوە ئەم ڤایرۆسە ئەبێتە هۆی ئەوەیکەوە ژینگە بگەڕێتەوە بارودۆخی ئاسایی خۆی کەمترین دەرامەت لە سەر ڕووی زەویا بەکاربهێنرێ ئەتوانم بڵێم وەکو نووسینەکەیان ئەوان گەشتبین بوون بەوەی یاخود بە ئومێد و بەتەمای ئەو بوونکەوە مرۆڤایەتی نزیکی 3 ملیار کەس لەدەست بداتواتە لە 4 ملیار و نیو تا 5 ملیار و نیو لە دانیشتوانەکە بمێنێتەوە بەمەش گۆڕانکارێکی زۆر گەورە ڕوئەدات و زەوی تاڕایە دەیەک ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی هاوسەنگی و بە 300-400 ساڵێکە دانیشتوان ناگاتەوە ئەو ژمارەی کە ئێستا هەیە بەڵام خۆشبەختانە وا دەرنەچوو ژمارەی دانیشتوان سەلامەتە بەڵام ئیتر ئەکرێت یاخود بووە بە ئەرکێک لەسەر مرۆڤایەتی کە پێویستە سنوورێک دابنێ بۆ گۆڕانکاریە ئاوهەوایەکان باش مامۆستا کۆنتڕۆلکردنی مرۆڤایەتی و گۆی زەوی بەگشتی ئەمە کارێکی لاوانەیە ئەستەم بێت و تا ڕادێکی زۆریش قورس بێت دەپرسم کۆنتڕۆلکردنی بۆ نمونە هەرێمی کوردستان کۆنتڕۆلکردنی ئەم ناوچەیە کەمکردنەوەی چالەکیەکانی مرۆڤ کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیل ئەمانە هەمووی دەبێتە هۆکارێت بۆەوەی هیچ نەبێت کەشوهەوای ناوچەکەی خۆمان گۆڕانکارێکی ئەو توی بەسەردانێت یا خودێمەش دیسانەوە بەستراوی نەتەوە بە کەشوهەوای جیهانەوە بە سەر ڕووی زەویەوە. هەرێمی کوردستانیش بەشێکە لە ڕووی زەوی لە ڕۆژڵاتی ناوەڕاستەوە ڕۆبەڕووی گۆڕانکاریەکان بووەتەوە بۆیە بەهۆی ئەوەی کەوا لە هەرێمی کوردستانە ئێمە هیچ کار و چالاکیەکمان ئەوتۆمان نییەکەوە کاریگەری زۆر گەورە بکاتە سەر ژینگە لە ڕێی کەرتی گواستنەوە لە ڕووی کەرتی بازرگانی و پیشەسازیەوە هەروەها بەرزبوونەوەی پلەکانی گەرما یاخود بۆ زۆربوونی خۆڵبارین یاخود کەمبوونەوەی دابارین لە هەندێک ناوچەیە هەرێمی کوردستانیش بەشێکە لە گۆی زەوی کە ناتوانین بەتەنها ڕوبەڕووی ببینە چونکە ژمارەی دانیشتوان هەروەها ڕوبەری هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک کەمە سنووردارە ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە ئێساە خۆگونجاندنە لەگەڵ ئەو بارودۆخە نەخوازراوەی کە لە ڕووی سروشتەوە هاتۆتە پێشەوە بۆی بە جۆرێک چەندین وتار و نووسینی تازە هەیە کە باز لە مەترسیەکانی بەتایبەت کەم ئایوش کە ساڵێکەکەن لەسەر هەرێمی کوردستان بەتایبەتی لە بەشێک لە نووسینەکانە ئاماژە بەوەکەن کە عێراق لە چەند ساڵی داهاتوو ئەگەر گرفتەکان چارەسەر نەکرێ ئەبێ بە عێراق وڵاتی بێڕووبار بەشی هەرێمی کوردستانیش ئەم کێشەی ئەیگرێتەوە بەهۆی ئەوەی کەوا زۆربەی زۆری سەرچاوە ئاویەکانمان لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هەڵەقڵەت و سەرچاو ئەگرێ واتە لە ئێران و لە تورکیاوە دێنە ناو هەرێمی کوردستان بۆیە ئێمە بەتەنها ناتوانین ڕوبەڕوو ببینەوە بەڵکو ئەوی لە سەرشانی ئێمەیە ئەبێ شێوازی مامەڵەکردنی خۆمان بگۆڕین کە بتوانین شێوازی مامەڵەکردنی خۆمان بگۆڕین بە چی ئاراستەیەکە مامەڵەکردنمان بگۆڕین بۆەوەی لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و ئەم سروشتە نوێ دارابین. گۆڕانکاریە کەشوهەوایەکان بە پلەی یەکەم خۆی هەم بەرزبوونەوەی پلەی گەرمی کە کارەکات لەسەر ڕاحەی مرۆڤ کارەکات لەسەر لایەنی گەشت و گوزاری ناوچەکانی هەرێمی کوردستان کارەکات لەسەر لایەنی کشتتوکاڵی و لە ڕوانگەیەکی دیکەوە یاخود لە لایەنێکی دیکەوە بریتە لە کاریگەری لەسەر سامانی ئاوە ناوچەکەیە ئەمەیان پێویستی بەشێکی پێویستی بە ڕێکەوتن هەیە لەگەڵ هەردوو وڵاتی ئێران و تورکیا هەروەها شێوازی مامەڵەکردنی زانستیانە لە هەڵکەندنی بیر لە بەکارهێنانی دەرامەت و سەرچاو ئاویەکانی هەرێمی کوردستان کە لە پارێزگایەکی وەکو هەڵەبجەیە کەواجێگری پارێزگار ئاماژە بەوە ئەکا لە کاتێکایەک لە ڕووبارە زۆر سەرەکیەکانی
هەرێمی کوردستان کە بریتە لە سیروانەکەوێتە ناو سنووری پارێزگای هەڵەبجەوە ئەگەری هەیە لە چەند مانگی داهاتوە ڕوبەڕووی گرفتی کەم ئاوی ببێتەوە بێگومان پارێزگا و شار و ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیش لە هەمان بارودۆخۆ هەمان حاڵەتان کەکرێ لە بە شێوەیەکی پلانێکی استراتیژی و کورتخایەن بە شێوەیەکی زۆر خێرا لە بۆ ساڵانی داهاتوو کۆمەڵێک بەست و بەندا و دروست بکرێتە بێتە هۆی ئەوەی کەوا هەم ئاستی ئاوی ژێرزەی بەرز بێتەوە چالاکی کشتتوکاڵی ناوچەکەی ئەنجام بدرێت وها بەکار بێنرێ بۆ خواردنەوەی مرۆڤ و بۆ جموجوڵ و چالاکی گەشتیاری و پەروەردەکردنی سامانی ئاژەڵکەواتە ئەوەی لەسەر ئێمەیە خۆ گونجاندن و مامەڵەکردنە لەگەڵیانەگەوەی بە شێوەیەکی زۆر قورس بتوانین کاریگەریمان هەبێت لەسەر ڕێگەزەکانی هاوشکە هەم ناوچەکەمان بچووکە هەروەها بەشێکیشن لەو سیستەمە کە شۆهایە کە گۆڕانکاری تیا دروست بۆ ئێمە هەرچەند خۆمان بپارێزین بێگومان کاریگەری دەوروبەرمان لەبەرەوەی کە شووەوە سیستەمێکی جوڵاوە کاریگەریەکە دەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی. بەڵێ ئوسامە ئەشرەف سپۆڕی کەشوەوە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خستنەڕووی تەواوی زانیاریەکان و پێزانین ئەو زانیاریانی کە گفتوگۆمان لەگەڵ کرد لە تەوەری یەکەمی بەیان باش کوردستان خۆش